دکتۆر بەهجەت ئەحمەد پسپۆڕی نەوت لەگەڵمان ئامادەیە بۆ گفتوگۆی زیاتر دکتۆر بفەرمونون زۆر بەخێر هاتن. زۆر سپاس دکتۆر سەرەتا بۆ دەست پێ بکەم لە ئێستاە بارودۆخی بازاری نەوت لەسەر ئاستی جیهان چۆنە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەناب سپاس بۆم دەرفەتە طبیعی بازاری نەوت لە جیهاندا جەناب دەزانیت ینی بازارێکی زۆر حساسە و بە گۆڕانکاری سیاسیەکان و بە بڕیارە سیاسیەکان و لێکەوتە سەربازیەکان کە لە بڕیارە سیاسەکانەوە دروست دەبێت و هەروەها لەسەر ئاستی خواست و خستنەڕووی نەوتیش کامیش کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بازاری نەوت چونکە هەمومان دەزانین بازاری نەودێکێکە لە بازارە زۆر زیندوەکان زۆر هەستیارەکان و کە بە بچووکترین گۆڕانکاری لەم بابەتانی کە باسمان کرد کاریگەری گەورەی لەسەر دروست دەبێت و ئەوەی کە ئێستا دەیبینین لە بازاری جیهانیدا بەڕاستی ئەتوانم بڵێم تۆزێک ئیستیقرار هەیە دەک ئیستیقرارێکی تەواو تۆزێک ئیستیقرار هەیە ئەویش ئەو ناجێگیری کە هەیە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە و لە غەزە و لە ئیسرائیل کە کێشەکان زۆرن تاوەکو ئێستاش بەردەوامیان هەیە و هەروەها ئەو جەنگیش کە هەیە لە رووسیا لە بینی رووسیا و ئۆکرانیا کە ئەمیش کاریگەریەکی گەورەی دروست کردووە و هەروەها ئێران و لیبیاش ئەم دوو وڵاتێش بەهۆی ئەوەی کە ناسەقامگیریان تیادا و ئێرانیش گەماروویکی ئەمریکی لەسرە بۆتە هۆی ئەوەی کە بازاری نەوت ئەتوانم بڵێم ینی گۆڕانکاری گەورە بێ بەڵام ماوەیەکە شبه ئیستیقرارێکی تێ. دکتۆر ئێستا من پرسیارێکم بۆ دروست بوو ئێمە وەکو عێراق وەکوتمەمەش وڵاتێکی پشت بەستوین بە نەوت بەڵام سەرڕای هەموو ئەمانە کە باستان کرد و کاریگەری لەسەر نرخی نەوت دروستەکە ساڵی 2024 شتێک ڕوویدا کە بەزەقی زیان بە وڵاتانە بگەێنە کە پشتیان بە نەوت بەست بوو لە دوای ساڵی 2021ەوە بەڕاستی دوای ئەوەی کە هاوپەیمانەتی ئۆپێک پڵس کە کەوتنە کار بە شێوەیەکی دوای کۆڤید-19 و لێکەوتەکانی کۆڤید-19 ئێمە بینیمان کە ئاستی نرخی نەوت دابەزی بۆ ئاستی سفر ینی هیچ نرخێکی نەما لەسەر ئاستی جیهاندا نەوت ئەوە بۆ هاوپەیمانەتێکی ئۆپێک پڵس پێکات کە لە ژمارەیەک دەوڵەتی بەرهەمێنەری نەوت ئەمانی ژویان کرد کە سەقفی ئینتاجی نەوتی خۆیان دابەزێن نەخوارەوە بە شێوەیەکی زۆر باش و وڵاتانی ئەم هاوپەیمانەتیش تاوەکو ئاستێکی زۆر بەرز پابندبوونی خۆیان ڕاگەیاند بە بڕیارەکانی هاوپەیمانەتەکەەوە و توانیان سەقفی ئینتاج ڕابگرن لە حدێکە ئەمە وای کرد کە لە دوای ئەمە وردە ئابووری ئەم وڵاتانێکە پشتیان بەستۆ بەنەوت ببوژێتەوە و ببێتەوە هۆی بژانەوەیکی ئابووری لەسەر ئاستی جیهاندا. لە ساڵی 2024دا ئەگەرێمە باسی بکەین شتێکی وا ینی ڕووی نەداوە کە سعرێکی نەوت بۆ نمونەوەکو زەمەنی کۆڤید-19 یاخود وەکو ئەو کاتێک کە لە ساڵی 2022 کە شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا دەستی پێکرد بوو بەهۆی ئەوەی کە نرخی نەوت تاوەکو ئاستی نزیکەی $140 بڕات و تەفرەیەکی گەورە بکات بازدانێکی گەورە بکات لە نرخەکەدا شتێکی وانە بوو ئەنی تقریبا ئەتوانم بڵم بەهۆی ئەو بڕیارانی ئۆپێک پڵسەوە تاوەکو حدێکی باش جێگری هەبوو هەچەندێک نەوتی قاچاق زۆر بووە لە بازارەکانی جیهاندا بەڵام تاوەکو حدێکی باش استقرار بوو. دکتۆرە گەڕینەوە سەرپرسی ئۆپێک پڵاسەکە بەڵام سەرەتا لە وەڵامی یەکەمتانە باسێکی ئێرانیشتان کرد. ئەم ساڵ لەوە ناچە ساڵێکی باش بێ بۆ فرۆشتنی نەوتی ئێران لەبەرەوەی کە ئەمریکا فشارێکی زۆری خستوەتە سەر هەر لە سەرەتاوە. ئایا ئێران ئەتوانێ ئەو پشکێک کە لە بازاری جیهانی نەوتا هەیەی لە ساڵی 2025 ڕای بگرێت ئەتوانێت چی بکا بۆەوەی کە ئەو پشکە ڕابگرێوەکو خۆ ئێران جگە لە ئەو گەماروی کە لەسەرێتی بۆ هەناردەکردنی نەوت و غازەکێشی گرفتێکی گەوری بۆ دروست بۆ لە ناو خودی ئێران خۆیدا کە پیشەسازی نەوت لە ناو ئێراندا تووشی پوکانەوەیکی گەورە بۆ تووشی ینی پوکانەوە و لە ناوچوونێکی زۆر بۆ و ئاستی بەرهەمێنانی نەوت و غازیش لە ئێراندا بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە کە مەترسی ئەوە لەسەر ئێران هەیە کە نەتوانێت نەک هەناردی غازیش بۆ نمونە بکە بۆ دەرەوە بەڵکو بۆ ناوخۆی خۆشی نەتوانێت دابینی بکات و بە شێوەیەکی گشتیش ئاستی بەرهەمێنانی نەوت لە ئێرانیشا بەهۆی ئەوەی کە گەمارۆکانی سەر ئێران گەماروویەکی زۆر توندن لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپاوە کە خراوەتە سەر ئەمە وای کردووە کە کۆمپانیا ئەجنەبیەکان کۆمپانیا نەوتێ بیانیەکان نەتوانن بچنە ئێرانە و ڕۆڵیان هەبێت لە پەرەپێدانی شێڵگە غازی و نەوتەکانی ئێراندا بۆیە ئەمەوا دەکات کە کاریگەری گەوری بەجێ هێشتووە لەسەر سێکتەری نەوت. شتێکی تر هەیە ئەگەر بێت و رووسیا و ئۆکراین بگەنە ڕێکەوتن و نەوتی رووسیا بگەڕێتەوە بۆ بازاڕی جیهانی ئەمە ناهاوسەنگی دروست ناکات لە بازاڕی نەوتاوە
چ گۆڕانکاریەک دروستەکە بۆ نمونە لەسەر بەرهەمهێنان و هەناردەی نەوتی وڵاتانی ئەم ناوچەیە و عێراقیشی لەگەڵ بێت. باوەڕ ناکەم کاریگەریی ئەوەندە گەورەی هەبێت چکۆکو جەنابیش لە راپۆرتەکەدا باست کە رووسیا بە شێوەیەکی بەردەوام نەوتی خۆی هەناردە کردو و ئەسڵەن ئینتاجی نەوتی رووسی ئەگەر بگەڕێنەوە بۆ بڕیارەکانی هاوپەیمانەتی ئۆپێک پلەس رووسیا ژێکێکە لە وڵاتانەی کە تاوەکو حدێک لە سەرو حدی مەسموحی خۆی لەو سەقفە ئینتاجی کە بۆی دانراوە نەوتی زیاتر بەرهەمێناوە. ڕاستە تقریبان لە مانگی یەکی ئیم ساڵەوە رووسیا تووشی هەندێک کێشەی بووە لە سێکتەری نەوتا و ئاستی بەرهەمێنانی نەوتی ئێستا رووسیا هاتوۆتە خوار 9 ملیۆن بەرمیل. ئاستی بەرهەمێنانەکەی نەکە ناردەکردنەکەی ئاستی بەرهەمێنانەکەی دابەزیوەتە خوارەوە و چاوەڕوانی ژەکرێت زیاتریش دابەزێتە خوارەوە ئەویش بەشێکی تری پەیوەندی هەیە بەو گەماروایانەی کە لەسەر رووسیا هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێکەوتنی رووسیا و ئۆکرانیا کاریگەریەکی گەوری نابێت یەکەم لەبەرەوەی کە بازاڕی جیهانی لەگەڵ ئەم جەنگەدا خۆی گونجاندو ئەو ماوەی تقریبان ماوەیەکی زۆری خایند ئەمە خۆی گونجاندەوە دوو هەمیش رووسیا بە شێوەیەکی بەردەوام نەوتی خۆی هەناردە کردو بەڵام ئەوەی کە کاریگەری ئەبێ بەڕاستی کاریگەریە پێ لەسەر بازاڕەکانی چین و هەند لەبەر ئەوەی چین و هەند دوو وڵاتی زۆر مستەفید بوون بە دەرەجەی یەکەم اینجا ئێران لە نەوتی هەرزانی رووسیا کە بۆ وڵاتە نەفرۆشراوە. دکتۆر ئەمێ ئەوە بپرسم بە تایبەتی چین و هندستان ئەم دۆخیان بەکارهێناوە دەستیان گەیشت بە نەوتێکی زۆر هەرزان. ئێستا ئەگەر رووسیا نەوتەکەی بگەڕێتەوە بۆ بازاڕی جیهانی بە نرخی ئاسایی خۆی ئەیفرۆشێت. ئایا ئەمە گۆڕانکاری بۆ ئێمە وەکو عێراق لە فرۆشتنی نەوتمان دروست ئەکا ئەتوانێت عێراق ئەم هەلە بقۆزێتەوە وەڕێڕەوی نەوتەکەی بگۆڕێت و نەوتێکی زیاتر بفرۆشێت؟ عێراق تەسەوەر ناکەم کاریگەری هەبێت لەسەر عێراق لەبەرەوەی کە ئەو کۆمپانیانەی کە نەوت لە عێراق کڕن دیاریکراون و مەحدودن 38 کۆمپانیایە کە بەشی هەرە زۆری تقریبا نزیکەی لە 160 نەوتی عێراق ئەڕات بۆ وڵاتانی ئاسیا کە کۆمپانیەکانیش دیاریکراون و بە شێوەی دەوری ماگانە عقد لەگەڵ سۆمۆ ئەکەن و نەوت لە عێراقەکردن و لە 150شی ئەڕات بۆ بازاڕەکانی ئەمریکا و باقیەکەی تریشی لە 125ەکە بۆ بازاڕەکانی ئەوروپا بێت و ئەو بابەتی کە ئێستا تقریبن لە دوای دەست بەکاربوونی ترامپەوە کە لەگەڵ کەنەدا کۆمەڵی کێشەی بۆ دروست بوو و کەنەداش بوو ئەوەی خۆی لە گەمارۆکانی ئەمریکا دەرباز بکات کە بەنیازە ترامبی خاتە سەری ئەوەیە کە بەشێکی زۆری نەوتەکەی خۆی هەناردەی وڵاتانی ئاسیاکات ئەمە احتیمالی هەیە کاریگەری هەبێت لەسەر خوازد لەسەر نەوتی عێراق لەگەڵ ئەوەی کە نەوتی کەنەدا خۆشی نەوتێکی قورسە بەراورد بە نەوتی عێراق کوالیتەکەی ئەمە عێراق باشترە بەڵام تەسەورەکەم کاریگەریەکی هەبێت ئەگەر کەمیش بێت تەسەورەکەم کاریگەریەکی هەبێت. زۆر سپاس دکتۆر بەهجەت ئەحمەد کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون.